شۆڕشی جەزایر شۆڕشێک بە خوێنی 1 ملیۆن شەهید. توێژەران باوەڕیان وایە شۆڕش زادەی کاتێکی دیاریکراو نییە، بەڵکو مرۆڤ تا لە ژیانیدا بێت ئەبێ شۆڕشگێر بێ و بەرامبەر بە نابوتی و ناشرینی و بێزراوی شتەکان بجەنگێت. داگیرکاری فەڕەنسا بەسەر جەزائیرەوە و مانەوەیان بە درێژایی دەیان ساڵ بۆ جەزائیرەکان قوبوڵکراو نەبوو، دوایەوەی نیەتی فەڕەنسایان زانی نەک هەروەک خاکێکی داگیرکراو، بەڵکو فەڕەنسا هەوڵیدا بە فەرمی ئەو وڵاتە وەک خاکی فەڕەنسا مامەڵەی لەگەڵ بکات. دوای جەنگی یەکەمی جیهانی حیزبی چاکسازی لە جەزایر بە ڕابەرایەتی میر خالید دامەزراو هەوڵەکانی یەک خز دژی فەڕەنسیەکان، بەتایبەت دوای هەوڵەکانی فەڕەنسا کە ویستی ڕەگەزنامەی فەڕەنسی ببەخشێت بە جەزائیرەکان، دوای بەرەڵسکاریەکان دوورخرایەوە بۆ فەڕەنسا و دواتر برا بۆ میسر و پاشان سووریا. ساڵی 1936 لە سووریا کۆچی دوایی کرد. دواتر بزوتنەوەی نیشتیمانی لە جەزایر بڕیاریدا چالاکیەکان لە ناو جەزائیرەوە بگوازێتەوە ناو قوڵایی دەسەڵاتی فەڕەنسا، تا دەهات کۆمەڵە و جوڵانەوەی نوێ بۆ دژایەتی فەڕەنسیەکان دروست دەبوون. لە نێوان ساڵی 1942 تا ساڵی 1943 بزوتنەوەی نیشتیمانی بە سەرکردایەتی عەباس فەرعاد چەند لووسراوێکی پێشکەش بە فەڕەنسا کرد، لە ناویاندا بە فەرمی داوای مافی چارەنووسی بۆ جەزائیرەکان کرد، بەڵام فەڕەنسیەکان ڕەتیان کردەوە. ساڵی 1944 کۆمەڵەی هاوڕێیانی جەزایر دامەزرا کە زیاتر لە 500,000 کەس شوێنی کەوتن و هاوخەبات بوون لەگەڵیدا. ساڵی 1946 دوای جەنگی دووەمی جیهانی بەرەو کۆمەڵە و جوڵانەوەکانی جەزایر یەکیان گرت و ئامانجیان یەک خست، تیادا کۆمەڵێک دروشمیان بەرزکردەوە لەوانە: یەکەم، دەوڵەتێکی ئیشتراکی دیموکراتی، دووەم، پاکردنەوەی حیزب لەوانەی سەر بە ئیستیعماری فەڕەنسا بوون، سێەم، بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانەی لەگەڵ جەزائیردا هاوسۆز بوون، چوارەم، ئامادەیی جەزایر بۆ دانوستان. ساڵی 1954 جەزائیرەکان لەگەڵ فەڕەنسیەکان کەوتنە شۆڕشێکی یەکلاکەرەوە. لەو شۆڕشەدا جەزائیرەکان ڕوو لە سەرکەوتن بوون، بەتایبەت دوای ئەوەی بەشێک لە فەرماندە و پلەدارەکانی سوپا پەیوەندیان با ڕیزەکانی شۆڕشەوە کرد. باپی سەرچاوەکانی ئەمریکا هێزەکانی فەڕەنسا لە دوای ساڵی 1957 بە ڕێژەیەک زیادی کرد لە جەزایر و نزیک بوویەوە لە 400,000 سەرباز و دابەش بوون بەسەر 13 فیرقە و 42 فەوت. ژمارەی جەزائیرەکان بەو بەرەیی خۆیان وەک بەرەی موجاهید ڕاگەیاندبوو، لە نێوان 20 بۆ 30,000 کەس بوو. نەتەوە یەکگرتوەکان بڕیاریدا کێشەی جەزایر وەک کێشەیەکی جیهانی بناسێنێت. فەڕەنسا کە شارل دیگۆل سەرکردایەتی دەکرد لە سەرەتادا هەموو دانوستانێکی ڕەت کردەوە، بەڵام دوای بەرەنگاری و دەستبەردار نەبوونی جەزائیرەکان لە خەونی سربەخۆیی ساڵی 1958 ئامادەیی خۆی دەربڕی بۆ دانوستان. ئەمە دوایەوەی جەزائیرەکان ملیۆنێک شەهیدیان بەخشی. یەکی تەموزی ساڵی 1962 بڕیاری ڕاپرسی دراو، سەدا 99 جەزائیرەکان دەنگیاندا بە سربەخۆیی. 2 ڕۆژ دوای ڕاپرسیەکە و لە 3 تەموزی ساڵی 1962 کۆماری جەزایر ڕاگەیەنرا و کۆتایی بە داگیرکاری فەڕەنسا هات کە بە درێژترین قۆناغی داگیرکاری دادەنرێت لە نیشتیمانی عەرەبیدا. بەڵام وەک ڕۆمانوس جۆرج ئۆروێل لە ڕۆمانی مەزرای ئاژەڵاندا دەڵێت، شۆڕشگەڕەکان هەمان ئەوانەیان لێ دروست بوو کە دژی بوون و هەوڵی گۆڕانکاریان دەدا. دوای سربەخۆیی جەزائیرەکان و حیزبەکان ڕوبەڕووی یەکتر بوونەوە و بە ناوی شەرعیەتی شۆڕشگێڕی هەمان دۆخیان بۆ خەڵک خوڵقاند و دەستیان کرد بە ڕاوەدوونانی یەکتر بە پاساوی خیانەتی نیشتیمانی. دوای ڕزگاری جەزایر محەممەد خضر ئەمینداری گشتی با زۆر لەلایەن هاوڵەکانی لاپۆستەکەی لادراو، دواتر تاوانی خیانەتی نیشتیمانی درایە پاڵ. لە بەرامبەردا باپی سەرچاوەکان بە 12 ملیۆن دۆلارەوە ڕای کرد بۆ وڵاتی سویسرا. ساڵی 1967 لە مەدرید تیرۆر کرا. دواتر محەممەد بوچیاف تاوانبار کرا بە خیانەت و حکمی لە سێدارەدانی بۆ دەرچوو، بەڵام بەهۆی فشاری نێودوڵەتی حکمەکەی گۆڕا. دواتر جەنگ لە نێوان دوو سەرکردە بە ناوی ئەحمەد بن بلە و هواری بوومیدیان ڕوویدا. ئەحمەد بن بلە بوو بە سەرۆکی جەزایر، پاشان هواری کودەتای بەسەردا کرد. سەرجەمەوانەی هاوسۆزی فەڕەنسا بوون، لە کاتی جەنگەکە لە وڵات دەرکران و بۆ فەڕەنسا ژمایی کێشە بوون کە نەیدەزانی چۆن مامەڵەیان لەگەڵ بکات. تەنانەت تا هاتنی ماکرۆنی سەرۆکی ئێستای فەڕەنسا، جەزائیرەکانی ناو فەڕەنسا کە دادەستی خۆی بوون وەک هاوڵاتی پلەدوو ئەژمار نەکران. تا ئەمڕۆ جەزایر باجی شۆڕشگێڕەکانی دەدات و دوایەمینیان بوتەفلیقە بوو کە دەستبەرداری کورسی دەسەڵات نەبوو، تا دوای دەیان خۆپشاندان ڕێگریان کرد لە خۆ کاندیدکردنەوەی.